حوسێن ئەحمەد وەڵی دوو برا و دوو خۆشک و دایکم و باوکم و باوک مناڵەکان ئامۆزای خۆم بی ئەنفال بوو. وەڵی پێش ئەنفال ئێمە لە هەشتا حوتۆی تر تیارە لە هەموو ڕۆژی لە با سەرمان ڕەمیە کردوەش و ڕۆژ لە کونا خۆمانمان قایمە کە دەشمانە کەلۆز مەڵۆزەوە وەشەوە هاتینەوە نانمانە خوارد و بەیانزی هەم دەرەشمانە دەشت. تیارەك ڕۆژی ڕەمیە کرد خەڵکی کوشت. ئیتر دوایگەی هەشتا ئیتر لە خوارەوە تر هات شارەکانی ئاوایەکانی گرزیل ئەسکەری هاتن جێش تەقەیە تیار لە با سەرمانی و مستە شارەکان کەوتینە نوایان هات ناوایەکانیان گرت پێمان و گەم جا ئێمە ڕامان کرد شەو ئێمە هاتینە باوک مناڵەکان شەو لە سوورەوان گەڕیانەوتیان مستە شارەکان هاتە پیرمانەوتیان هیچ خۆتان جێمێلن بڕۆن حەچیتانەیە بیتێن لەوە سموت وەردگامان بۆتان داناوە ئەتان ژێنی ئێمەش باوک مناڵەکان گەڕیاوە ڕۆی پێخەفتشت بێرێتەوەیتر لەو لاوە نێلان ئەسکەری گردیانی ئەسکەری حکومەت بەحس کردیانی ئەسکەریای گردیانی تر ئێمەش شەو ماڵ خزمێکمان لە کارێزۆ هات لەورۆ دەرمانی کرد شەو سجن نەیمان لە شەو لە سوورەوە هاوردمان هێز ڕزگاری لەورە خۆم و سێ مناڵم بوو حامیلەی وش لێ بابای مناڵەکان ئەختیارێکی هاوردمانیان هاوردمیان لەورە ماینەوە تر لە وەردگای سمەدا خۆمانمان قایم کرد لەی ماڵەوە ماڵ لەی ماڵەوە ماڵ خەڵ لە ڕاخوات کێنانێدا پێمان هیچمانەی نە پێخەپی نە ماڵ بی تر هاتینە وەردگای سمەدەوە ماڵ باوک ڕۆی پیا و ڕۆی حامی لای تر نەمەزانی چی بکەم کەس نەماوە ئێتر دوای جا کەوتە ئازادی ساڵێ دوایە جا نەجنسیەمان بی نەباعیمان بی هیچمانێ تر ڕەزالەتمان زۆر کێشە ئێتر دوای جا مناڵم بووی دوای جا کچێکم بۆ دوای باوکی ئەنفالەکە هەشتا دوای جا مناڵەکەم بیتر دوای جایتر دەستم کرە کرێکاری و ئەیلاو کرێکاریم کرد و ئیتر کارگوزا حەچی نەشێکردمەوە مناڵ حەچی ئیش نەیەکردم کرێکاری مەکرد بەخۆ ڕۆژە تایوەرە تر مناڵەکان جنسیە دوای جا جنسیان بۆیان دەرکرد دوای جا کرێکاری بکە تا ئێوارە درەومەکردم داوە کتابەوە کوڕەکەمە من باوکی نێو برای نێ با بخوێنێ قەیناک ئەو ڕزالەتە مناڵم گەورە کرد باوکم لە نورە سەلمان ئەمر خوای کرد لەوراکە تر دایان لێیانەوە کوا جەلالی ئەمە لە بەرەوە کوردە دایان لێ هەوادار باوکمیان کوشت بەخوا لە نورە سەلمان ئانە وەڵا لە نورە سەلمان ئێمە بەس باوکم لە نورە سەلمان ئەمر خوای کرد دایکم و خۆشکان و براکان و ئەوانە گەنجی لە باوکم بڕیان کرد باوکم تەینا کەوتە نورە سەلمان و ڕۆی ئیتر خۆم دوای جای سێ مناڵە بوو دوای جاش کەلیکێتر بووی دوای باوکی ئەنفال بوو چوار مناڵە بوو بەخۆوە کرێکاری و ڕزا لە دنیا و بەخوا جارەوە تۆ بێ هیچ نە یەک یەلکەیەکم کردێتە ناو ئاو ئارداک دامە پێێن ئەو مناڵێنمە و ڕزالەتەوە خێو کرد وەڵی ئیتر ئێمە هاتینە دوای جا هاتینە شار و تر گەینە شوێنەی و دوای جاوتیان وەڵا ئەمە ئەنفالی پێشن مەلاکان خودبەیان داوتیان ئەمانە ئەنفالن با بیانگرن ئانەوە مەلای ناوچەی گەرمیان کەلار ئەوانش خودبەیان داوتیان ئەمانە بگرن حکومەت بەس مەلاکان خودبەیان دایە سەدام حوسێن وتیان ئەمانە بیانگرن ئەنفالن ئانەوەڵا حکومەت بەس بەخوا لە نورە سەلمان دایە لە باوکم وتیان ئەمە جەلالیە بیکوژن ئێمە هاتینە وەردگای سمدۆ و دزیەوە لە ماڵەکان خۆمانمان قایم کردی ئێمە خۆمانمان قایم کرد ئێمە خۆمانمان قایم کرد خۆمانمان شاردۆ ئەوانیان وە بەر چاومانەوە زیلەکانیان خەڵکەکانیان بارە کرد گەنج و ئەختیار و گشتیانیان بار کرد ئەن لەبەرەوە ئەمە هینن هانە و دەشتۆ پیانیان بەخەڕەبی ئارەوەڵا کەمی دەرچێت و گشتی دەرچێت ڕۆیە ماڵ هەیە شوێن هەواری نەماوە ئیسەیشە چاوەڕوان خۆشک و برا و پیا و دایک و باوک ئیسەیشە بەس باوکم دڵنیام ێژم مردە ئیسەیشە چاوەڕوان دایک و خۆشک و براکان وەڵا ئیسەیش حەزەکەم گشتیان بێرن و ئیسەیشە پێم خۆشە گشتیان بێتەوە وەتەنەکەی خۆمان خۆشترە لە ناو عەرعەر و لەورە نەبێن ئارە پابناتە بانیێنە و سەقیان تی هەردەن ئەگیرما لە بەرخۆم وەرەکەم بۆیان یەزمەوە بەهارە بمە قوربانتان بۆ نایەن و ئەمانە یەزم خۆزایەوەی زنەوە بیایەتان وەک بەهار کەڕەتێ باتایەنەوە یەکێکەینم وەڕانەوە گیرانم تێ براکەم ڕۆیە و یەکێکەین و براکەم ڕۆیەوە مەکینە و ماڵ و ڕۆیە چاومەکەوتە مەکینەی گیرانم سچەکە چاومەکەوتە دایک و خۆشکی هێزم خۆسایە خۆشکانم باوە باتایەن و براکانم باتایەن و باوک و کوڕەکەی خۆمەکەوتە خەیاڵم تەیدایە باوکی نێ و برای گیرانم تێ بۆی بەخوا 30 ساڵە جەبەندانی باوک مناڵەکانم هەڵگردەها ناو کەلپەل مناڵەکانمان ئیسەیشە مناڵەکان خۆم پێی نازانی کردنەوە عەلاقەی کۆنا مناڵەکانە دڵم نایە لە نای بۆ مێزە بارمین 30 ساڵە چاوەڕوانم مێژم یەکێ تەلەفۆنم بۆ ناگایەکێ جوایەکم بۆ نارێ بێژێ بایم ڕۆ بێ بۆ ماڵم هەچی بێگەشی ڕۆی و ئەنفال بیوە 30 ساڵە چاوەڕوانم یەکێ بێژە ڕۆ بێ میێوانداریەکەم
سێشە حکومت هیچ پاداشتێک و هیچ جیاوازێکی لە ژنە ئەنفال و ژنە شەیدا نەکرد کەسی وە یەک سەیرەکە هیچ حەقێکی ئێمە جیاوە نەکرد بۆمان ئێمە ڕزالەتمان کێشەوە ڕزالەت مناڵمان گەورە کردووە بەدبەختی وە کرێکاریە تایوەرە درەومانێک لە دوای خەڵکو بەخۆ جارەوە تۆ بێ نانێنیش پێمانێدا وە شەرمە تایوەرە لێخزەلام خەڵکا ئیشمانە کرد لە ڕوومانان لە ئاتکێنان بخۆین سێش حکومەتەکەی خۆمان ناوە پاداشتمانات